باشە ئێمەی سێن بەلای خانەکان باشە دەستۆ ئێمەین بەلای خانەکان ڕڵاکە خەڵک بچێتە سەرداوای داوایری حکومی و پەنجەرە بشکێنێ و دەرگا بکێن بەڕێ کۆمەڵ جوتیاییە بەردەم بانک بۆ داوایەکی نایاسایی کە قانونی ئەوراقی مالی ژمارە 30 ساڵی 1984 ئەم جوتیاران لە کۆی 4432 جوتیار تەنها 30 جوتیار کێشیانی ئەوانش ئامادە نین لە کارەکانی کاسایی خۆیان تەواوکەن. ئەو 30 جا دوو کێشەکان ئەوەیە کە دوو حاڵەتە بەشێ لەو چەکانە کە خاوەنی چەکان وەفاتی کردووە ئەمە لە ڕووی قانونی بانقیەوە ئاوایە ئەبێ وەرەستەکەی قەسام شەرعی دەرکەن وەقە بەپی قەسام شەرعی ئەو پارەی تەوزیع بۆ وەسکان واتە چەکە بە ناوی کەسێکی گۆچ کردووەوەی. حاڵەتی دووەمیان و کەسانەیە کە لە ئەوروپایە ئەوانیش پێویستە ئەو کەسانە کە لە ئەوروپایە قەسام بەکارەتی بنێرن بۆ کەسێک تاوەکو بتوانێت بەناوی ئەوانە چپارەکە وەرگری. بەڵام ئەم بەڕێزانە ئەمە دووەمین جارە بە شێوەیە کە جاری پێشووتر ڕێگریان کردو لە ئێمە هاتینە دەوام دووهەمین جارە یەنە بەردەم بانک ئەیانەیە بە ناچارمانکەن لەژێر کۆمەڵێ فشارە هەنێکیان هاتوونەتە ماڵمان هەنێکیان تەکلیف و دۆست و خەڵکی ناسایان ڕاستپاردووە هەنێکیان لە ڕێگەی کەسایەتی سیاسی حیزبیەوە ئەیانەیە ئەم چەکانیان بە شێوازێکی ناقانونی سەرفیکردن. ئێمەش پابەندی یاسا و ڕێنمایەکانی بانقین وە ناچینە ژێر هیچ فشارێک وە داوایان لێ یەکەم بە شێوەیەکی بەلایەنە لە پێناو ئەوەی کە سیمایەکی ئەم شارە خۆ شارێکی زاندارە سیمای ئەم شارە بە شێوازێکی ناشری نەگەین بە دەستگاکان ڕاگەیان و بە شوێنەکان. باشە ئێمەی سێن بەلای خانەکان باشە دەستۆ ئێمەین لە ڕاستیە ئەمە ئێمە کێشە نییە بەرام کراوە بە کێشە لە ڕاستیە ئەم پیاوە کە بەڕێوەبەری بانقی سێ سادقە لەوانەیە وەک پێویست تەجروبەی کارکردنی نەبێ خۆی ئەوە خۆی گرفتە بۆ خۆی قاڵ نەبووە لە پۆستەکەی خۆیان کەسێکی گەنجە و تازە هاتۆتە سەرکار حەزەکە هەنێ ئیجرئات بکات لەگەڵ خەڵکە ئیشەکانی ئەویش لەوانێت لە ڕووی یاساییوە تەواو بێ بەڵام مەجالی تێیە ئاسانکاری بکات بۆ خەڵکمان هەیە تا ئێستا دوو جار پارەی وەرگرتووە یەک چەکە ئەو چەکە بۆ تا ئێستا دوو جار وەریگرتووە هیچ گرفتێک نەبووە تا ئێستا بەڵام ئێستا ئەم کردێتی بە گرفت هەر بە خۆشیوە نەوەستاوە بانقەکانی تر کە پارە سەرفەکەن بۆ جوتیارێک لێرە ئەم سەرفی ناکە چۆش کاتی کردو لە بانقی هەڵەبجەی تازە لە هەڵەبجەی شەهید لە بانقی بابان نەسلێمانی یعنی ئەم لە باتیەوە ئاسانکاری بۆ جوتیار کا کێشەکان لەسەر جوتیار قورسەکە ئێمە وەکو شەخص هیچ کێشەیەکمانە لەگەڵ بەڕێوەبەری بانقی سەی سایقا لەگەڵ مۆزەفەکانە ئێمە ئەمانەیە کاکە بەڵێن وەکو کاکە بەختیاری مدیری سایلۆی سەی سایق کە یەکێکە لەو کەسانەی لە 6.5 بەیانی ئەچێتە دام تا 6 ئێوارە بەڕاستی ئێمە خەڵکی خزمەتگوزارمانەوێ خەڵکێکمان ئەوێ لە خزمەتی خەڵکا بێ خەڵک ئەگەر ئەوێ بێ بە بەرپرس با بچێت لە بەختیار و فێر ببێت بزانێ بەرپرسیارەتی چییە بەرپرسیارەتی بە هەموو کەس هەڵناگیرێت ئەم پیاوە کێشە گرفت دروستەکە ئەتوانێت ئەو خەڵکەی کەوا لە ژیانە نەماوە ئەتوانێت بە تەعاهودێکا کە تەعاودێکی کاتب عەدل پارەکەمان بات و هیچ گرفتێکی بۆ ئەو دروست نابێ بەختیار چەکەکەی پڕ کردوتۆ مۆری لێداوە پشتەکەی خۆی بەرپرسیارە لێ ئەم پارەکەمان نایەتێ لە هەفتەی ڕابردوو گرتبوونەوەیەکیان ئەنجامدا لە بەردەم بانقی سەی سادق تێیدا گلەی و گازندەیان هەبوو لە مدیری بانق لە جێبەجێکردنی کاروبارەکانیان ئێمە لە سەرەتا هەتا ئێستاوە لە 7 ساڵی ڕابردوو لە دام و دەستگا ئیداری و حکومیەکان لە وەزارەت و ئەندامانی پەرلەمانی عێراق و کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەن هەمیشە پاڵپشت و پشتیوانی برای جوتیار و جوتیارەکان بووین لەوەی کە مافە یاسایەکان و مافی وەرگرتنی پارەی گەنمیان لە 2014 هەتاکو ئێستا بۆیان سەرف کرێ ئێمە لە هەفتەی پێش و داواکانی جوتیاران و داوای ڕێکخراوەکانمان گەیاندە بەڕێز پارێزگای سلێمانی وەلایانی پەیوەندیدار بۆی گوێیان لێ بگیرێ ئەو گرفتە بەسیتەیانە و ئەشکالە ئاسایی کە هەیە چارەسەر بکرێ ئەلبەت بەڕێوەبەری بانقیش مەبەڕی قانونی هەیە ئەوەی کە داوای کردووە هەمووی مەبەڕی یاسایی بۆ بەڵام ئەکرێ لەبەرەوەی ئێمە هەمومان جوتیارین و لە 180 بەرەو سەری خەڵکی سنوورەکە ئێمە خەڵکی جوتیار و کاسبکار و خەڵکی فەقیرن ئەکرێ ئێمەمانە لە دام و دەستگاکان و بانق و لایەنە پەیوەندیدارەکە هەمیشە کار ئاسانی کەین پشتیوانی برای جوتیار و جوتیارەکان بین.